نەری تۆڕی میدیای کۆمەڵ و ناوەندی هەڵبژاردن و ناوەندی پۆلیس و پاسەوانەکان و وەرە جای ماسە حەسەن سکرتێری نوێی ڕێکخراوی قوتابیانی کوردستان و کاگەرکان بەرپرسی ناوەندی هەڵەبجە و سەرجەمەوە بەڕێزانەی کە لە میانی لیژنە فەرعیەکاندا چاودێر بوون یاخود هاوکاری لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرە بوون جەنابی کاکاسۆ کارگەر سکرتار و کاک دادەستارە و هەروەها کاک ڕازگۆش بەخێر بێن سەر و سەر چاوان. جا من وتەکەم لە سێ تەوەری کورت و پوختە لە سوپاس و ئەوە بە خێراتنەکەیمان کرد و لەگەڵ ختامی کۆتایی ئیش و کارەکانمان. بەڕێزان ئێمە سوپاس بۆ خوا لە ماوەی ڕابردووە بە شایدی زۆرێک لە خەڵکی کۆنگرەمان سەرکەوتوو بوو. کۆنگرەی سەرکەوتوو هەمیشە بە هەوڵ و ماندووبوونی ئەو بەڕێزانەیە کە سەربازی ونن کە لە پشتی کامێراون کە ناویان نییە ڕەنگیان نییە بەڵام میشوکاریان هەیە. کۆنگرەکەمان سەرکەوتوو بە هەوڵی هەموو ئەو دام و دەستگا و کەسانی کە هاوکارمان بوون. کۆنگرەمان سەرکەوتوو بوو بە هەوڵی ئەو خوشک و برا بەڕێزانی کە لە لیژنە فەرعیەکانە هاوکاری ئێمەیانە کرد سەربازی ون بوون. ئەو بەڕێزانی کە چەند ڕۆژ بەر لە ڕۆژی کۆنگرە بەر لە ئەنجامدانی کۆنگرە خەریکی ئامادەکردنی هۆڵ بوون خەریکی ئامادەکردنی ئەو پێداویستیانە بوون بۆ کۆنگرە شەوانە تا دوی شەو و تاسی شەو لە هۆڵەکەمانەوە ڕێزدارانی پۆلیس و پاسەوانەکان بوون کە هەم لە کۆنفرانسەکاندا و هەم لە کۆنگرەدا بەڕاستی زۆر ماندوو بوون. هەروەها بەڕێزانی مەکتەبی هەڵبژاردن مەکتەبی قوتابیان و لاوان سەرجەمەوە بەڕێزانە ئەمانە هەمویانەوە بەڕێزانە بوون کە سەربازی ون بوون کە ناویان نییە کە ڕەنگیان نییە کە ڕەنگە زۆر ناوی لیژنەی باڵا هاتبێت ئەمانە لیژنەی باڵان و ڕسمیان گیراوە ڕسمیان لەگەڵا گیراوە ناویان هاتووە بەڵام بەڕاستیە ڕۆڵی گەورە ئەرکی گەورە لە سەرشانی ئەو بەڕێزانە بۆ بەتایبەت لە لیژنە فەرعیەکانە کاکە درود کە سەرۆکی لیژنەکە بووە هەروەها ئەندامەکانی لە سەر هەرسێ لیژنەی ڕاگەیاندن و لیژنەی خزمەتگوزاری و هەروەها لیژنەی چاودێریە. ئەمانەوە بەڕێزدانە بوون کە ئێستاکەش سێری وێنە و ڤیدۆ تۆمارەکانمانەکەینەوە ئەبینین لەو کاتی کە کۆنگرە تەواو بووە خەریکە کۆنگرەمان تەواوە بێت هەمووی خەریکی وێنەگرتن و پیرۆزبایی و ئەمانەیە ئەو بەڕێزانە خەریکی کۆکردنەوەی کەلوپەرەکان خەریکە وەکو خۆلێکردنەوەی هۆڵەکەن ئەمانە و سەربازەبوونانن بەڕاستی کە بێ سوپاس بکرێن من لە مشکلی ناز نەمەشکری لە هەر کەسێ سوپاسی و خەڵکەنەکە کە هاوکاری بووە کە بەدەمیەوە بووە کە لە ئیشکارە هاوکار و یارمەتیدەری بووە بەڕاستی سوپاسی خۆی گەورەش ناکات. جا ئێمە لەم ڕۆیە ویستمانە ئەگەر سوپاسێکی کەمیش بێ ئەگەر ڕێزێنانێکی بچووکیش بێ بەو خەڵکە بڵین سوپاس پێزانین بە ماندووبوونتان نەزانین ئەزانین کە ماندوو بوون ئەزانین کە لەگەڵمان نابوون جێکەتان دیارە ڕۆڵتان بەرزە نرخێنین بەڕاستی ئەگەر ئێوە نەبوونایە ڕەنگە کۆنگرەکەمان بەم شێوازە سەرکەوتوو نەبووایە. بەڕێزان سەربەرزم لە خزمەتتانە کە ئەمڕۆ کۆتا ڕۆژی منە لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان پاش نزیکی 12 ساڵ لە خزمەتکردن لەم ڕێکخراوەیە وەروە 5 ساڵ لە دەستەی کارگێڕی سکرتارێت خۆشحاڵم لەم چالاکیە ناوازەیە کۆتایی بە ئیشەکەمانێنین واتە ختامەکەی میسکە بێ ئینشاءالله. سەربەرزم لە ماوەی ڕابردووە لە ڕیزەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستانە کارم کردووە سەربەرزم لەگەڵ ئەو برا خوشکە دڵسۆزانەیە ئیشم کردووە بەڕاستی زەمن و تەمەنێکی زێڕین بووە جێی شانازی بووە ئەوەی ئێمە لێرە کۆ کردوێتەوە پرۆژە گەورەکەیە مەبدەئە گەورەکەیە ئێمە ئەگەر بە دوای پلە و پۆست و پارە و هەشتێکی دیکەەوە بووینایە شوێنی دیکە زۆر بوو و ئەو خەڵکەشی ئەو هەزاران خەڵکەش کە لێرە هەن هەمویان شوێنی و مەبدەئە کەوتون شوێنی و پرۆژە کەوتون کە بڕوا واوەڕیان پێێتی هاتین سەرما و گەرما و ناڕەحەتی و ناخۆشی و برسێتی و هەموو شتێکمان قبول کرد لە پای ئەوەی کە لە ئاستەم پرۆژە گەورەیە بۆستین لە ئاستیابین و بتوانین نەوەرکی لە سەرشانمانە ئەدایکەین توانیمان ڕێکخراوەکەمان لەگەڵ دەست بەکاربوونمانە لە دەستەی کارگەڕی بپارێزین لە لەدبوون لەوەی کە ئاو لە ئاشی شوێنی تر بکات لەوەی کە خزمەت بە شوێن و لایەنی تر بکات کە هەوڵی زۆر هەبوو بەڵام ئێمە بەمانەوەمان بە دام بە خۆداگرتنمان بە قبولکردنی سەختیەکان توانیمان هەموو بربەستانە تێپەڕێنین و ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە شانازیەوە لە ژێر چەتری کۆمەڵی دادگەری کوردستاندا بە زیاتر و زۆرتر درێژە بە خزمەت و خەباتێدات. ئەم مەراسیمەی ئەمڕۆ مەراسیمەی بیرخستمەوە کە لە ماوەی ڕابردووە ئەنجاماندا بۆ تیمی مارشی هەڵبژاردننی کۆمەڵی دادگەری لە هەڵبژاردنەکانە کە ئەو کاتە تیمی مارشمان هەبوو شار بە شارەگەڕان هەر بەشێکیان هەرم برابەڕێزانە بوون کە ئێستاکەش لە لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرە هاوکارمان بوون هەر لەم مەراسیمەیە لە کەشوهەوایەکی ئاوایە لە خزمەتیان نابووین. خۆشحاڵم کە بە مێژووە سەیرەکەمەوە کە بە مێژومان هاچمەوە ئەبینم لە چەندین وێزگەیە چەندین هەنگاومان ناوە کە ئەگەر بێت و بە ویژدانەوە هەڵسەنگاندنیان بۆ بکرێت هەمویان جێگەی شانازین. ئەخوازم ئینشاءالله ستافی دوێی ڕێکخراوی قوتابیانی کوردستان جەنابی سکرتێر و دەستەی کارگێڕی و هەموو بەرپرسی ناوەندەکان سەرکەوتوو بن و درێژە بە کاروانی پڕشانازی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بدەن و بەو هیوایەم ئینشاءالله کار و ئیش و کاری ئەم ڕێکخراوە کە یەکێکە لە
گەورەترین و گرنگترین ڕێکخراوەکان بۆ خزمەتکردنی قوتابیان بەردەوام بێ دووبارە سەرکەوتو سەرفراز بن یاخوا بەخێر بن سەر و سەر چاومان ئینشاء الله خوای گەورە بەرەکەت بخاتە ئیش و کارمان. وەسلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.